جوانترین و گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتەندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەرجێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوەی کشوەری و تەمین اجتماعی لا کرماشان و خوزستان، چۆڵکردنی 12 خانووی ئاوایی سلۆکی مەهاباد بەهۆی ڕۆشوونی زەوی، ناڕۆنی شارەنووسی دلێر زاهدی پور لا گرتوخانەی مەریوان، مانگرتن و کۆبوونەوەی کرێکارانی گروپی میلی فولادی هەواز، پشتڕاستکردنەوەی حکومی لە سەرکاردەرکردنی سارا سیاهپور چالاکی فەرهەنگیانی گیلان، گواستنەوەی ڕۆژنەمەوانێک بۆ زیندانی ئەڤین و هێرشی سایبەری بۆ سەر ماڵپەڕی دەزگای قەزای ڕەژیم. درێژە هەواڵەکان: کۆبوونەوەی خانشینکراوانی کشوەری و تەمین اجتماعی لە کرماشان و خوزستان. ڕۆژی سێشەممە یەکی ڕەشەممە خانشینکراوانی کشوەری و تەمین اجتماعی هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە دانیشتوانی گەڕەکی کیانشاری ئەهواز و کرماشان لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی زەخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان خانشینکراوانی تەمین اجتماعی و کشوەری لە شارەکانی کرماشان و ئەهواز پێکەوە لە بەردەم وەستانداری خوزستان و سندوقی خانەنشینی کرماشان کۆبوونەتەوە و ژنان بەشداری بەرینتریان تێدا کردووە. هەروەها کۆمەڵێک لە دانیشتوانی گەڕەکی کیانشاری ئەهواز پەیوەست بە کۆبوونەوەی خانشینکراوانی ئەهواز بوون و ناڕزایەتی خۆیان لە ئازنەبوونی ئیمکاناتی ڕەفاهی نیشانداوە. خانشینکراوان خوازیاری چوونەسەرەوەی ئاستی هەغدەست و مەزایە بە پێهێڵی هەژاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی هاوسانسازی و جابینکردنی بیمەی جەرمانی بوون. چۆڵکردنی 12 خانووی ئاوایی سلۆکی مەهاباد بەهۆی ڕۆشوونی زەوی. سەرۆکی ئێجارەی ڕێگەوبانی مەهاباد ڕۆژی سێشەممە یەکی ڕەشەمە ڕاگەیاند بەهۆی ڕۆشوونی زەوی لە گوندی سلۆک چەندین بنەماڵە ناچار بە چۆڵکردنی ماڵەکانیان بوون. بە وەسەیە و بەرپرسەی ڕژیم بارینی لەزمەی باران چەند ڕۆژی ڕابردوو بووەتە هۆی ڕووخانی بەشێک لە شیای پشت ئاوایی سلۆکی سەر بە ناوچەی خەلیفانی مەهاباد و 12 خانەوار ناچار بە چۆڵکردنی ماڵەکانیان بوون. بە پێزانیاریەکان لەم و قڕ تا 2 متری خانوەکان گەیشتووە و ناوەندە پەیوەندیدارەکان دانیشتوانی 12 خانوویان بۆ ماڵەکانی دیکەی نێوگوندی سلۆک گواستوەتەوە. سەپاندنی سزای 15 ساڵ زیندان بەسەر هاوڵاتیەکی کورد لە قوشان. بە پێڕاپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ دەزگای قەزای ڕژیم سزای 15 ساڵ زیندانی بەسەر محەممەد عەلی وەحدەتی تەمەن 65 ساڵ شارەمەندی کوردی خەڵکی قوشان لە خۆراسانی شۆمالیستا سەپاندووە. بە پێزانیاریەکان محەممەد عەلی وەحدەتی لە ڕەوتی شۆڕەشی ژینە لە ئاست کۆمەڵ کوشتنی خەڵک ناڕزایەتی دەربڕی بوو. ڕۆژی شەمە 28 ڕێبەندان ئەو هاوڵاتیە بۆ مەستی سێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و بۆ زیندانی وەکیلابادی مەشهەد گوازرایەوە. ناوبراو بەهۆی تەمەنی زۆر و توشبوونی بە نەخۆشی نابێت لە زیندادا بمێنێتەوە، بەڵام دەزگای قەزای ڕژیم و شارەمەندەی بە تۆمەتەکانی تەبلیغ دژی نیزام بێڕێزی بە ڕێبەری بێڕێزی بە خومێنی و ئەنجامەتی لە گروپەنیارەکانی ڕژیم بە 500 ساڵ زیندان مەحکوم کردووە. ناڕۆنی شارەنووسی دلێر زاهدی پور لە گرتوخانەی مەریوان. شارەنووسی دلێر زاهدی پور چالاکی ژینگە پارێزی خەڵکی مەریوان وێڕای تێپەڕبوونی 22 ڕۆژ بە سەرکاتی دەستبەسەرکردنیدا بە ناڕۆنی ماوەتەوە. دلێر زاهدی پور ڕۆژی هەینی 6 ڕێبەندانی 1402 بە بێبەڵگەی قەزایی لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و دەست بەسەر کەلوپەلە شەخسیەکانی داگیرا. ناوبراو 22 ڕۆژە لە گرتوخانەی سڵاتی مەریوان لەژێر لێپرسینەوەدایە و چارەنووسی بە ناڕۆنی ماوەتەوە. ئەو چالاکە مەدەنیە لە ماوەی بەندکردنیدا لە دەستڕاگەیشتنەوە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ کەسوکاری بێبەری کراوە و بنەماڵەکەی نیگەرانی جۆخی تەندروستی ناوبراون. مانگرتن و کۆبوونەوەی کرێکارانی گروپی میلی فولادی ئەهواز. ڕۆژی سێشەممە یەکی ڕەشەمای 1402 کرێکارانی شاغەڵ لە شەرکەتی میلی فولادی ئەهواز بۆ ژارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و لە ناوەندی شەرکات کۆبوونەوە. کرێکارانی گروپی میلی فولادی ئەهواز خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان، هاوسانسازی هەغدەست، گەڕانەوەی هاوکارە لەسەر کار دەرکراوەکانیان بۆ کارخانە، زیادکردنی ئاستی هەغدەست و مەزایە، وەلانانی بەڕێوەبەرانی ناکارامە و جابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمەبوون.
شاینی باسەکە هاوکار لەگەڵ مانگرتنی کرێکاران ژمارەێک لە کرێکارانی بێکارکراو بە هەڵدانی خێوەت لە بەردەم شرکەت ناڕەزایەتی خۆیان لە ئاز لەسەر دەرکردنیان نیشاندا. خۆپیشاندانی خەڵکی عێراق دژ بە پیسبوونی هەوا. ڕۆژی سێشەممە یەکی ڕەشەممە کۆمەڵێک لە دانیشتوانی شاری عێراق بۆ حوتەمین جار لە ناڕزایەتی بە سووساندنی مازۆت لە وزەخانەکان یەو شارە ناڕزایەتیان دەربڕی. بە پێوەڤێنانەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوکراوەتەوە خۆپیشاندەران بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وچنەوەی دروشمی مازۆت سوزی جنایەتە بێجەنگی خەیانەتە ناڕزایەتی خۆیان لە ئاز پیسکردنی کەشوهۆیەوە شارە و با یەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە تەندروستی خاڵک نیشاندا. کۆبوونەوەی خەڵکی زابۆل لە بەرزەم ئێجارەی بەرق. ڕۆژی سێشەممە یەکی ڕەشەممە کۆمەڵێک لە دانیشتوانی شاری زابۆل لە ناڕزایەتی بە دەرکردنی قەبزی قورسی بەرق لە بەرزەم ئێجارە کارەبا کۆبوونەوە. بە پێزانیاریەکان ئێجارەی بەرقی زابۆل بە دەرکردنی قەبزی نجومی بەرق کێشێ بۆ خەڵکی ئەو شارە دروست کردووە. یەکێک لە خۆپیشاندەران بە بەرپرسانی ئێجارەی بەرقی وت پشکی نەوتمانتان کەم کرد هیچمانەوت، بنزینتان کەم کرد هیچمانەوت. ئێستاش کە قەبزی قورسی ملیۆنیتان بۆمان نووسیوە چیتان لێمان دەوێت؟ چیتر هیچمان بۆ لەدەستانە. جگە ئاماژەیەکە لە ڕۆژانی ڕابردوودا خەڵکی شاری سەراوانیش لە ئاز دەرکردنی قەبزی ملیۆنی بەرق ناڕزایەتیان دەربڕی بوو. دەست بەسەرکردنی دوو کارمەندی دەفتەری بەیتی خامنەیی. ئێوارەیە سێشەممە یەکی ڕەشەممە سالار لۆڕەستانی و حسین لۆڕەستانی لە کارمەندانی دەفتەری سیاسی کۆمەڵایەتی و ئابووری بەیتی خامنەیی لەلایەن ئیسڵاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزران. بە پێزانیاریەکانە و دوو کەسە برای یەکنوم ماوەی 20 ساڵە کە لە دەفتەری بەیتی خامنەیدا کار دەکەن. سوپای پاسداران بە بیانووی ئەوەیە کە سالار و حسین لە سەردەمی شۆڕەشی ژینە شوێنی شاردنەوەی خامنەییان ئاشکرا کردووە، هەردووکیانی بە تۆمەتی سیخۆڕی بۆ وڵاتانی ڕۆژاوایی دەستبەسەر کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ پاش ڕۆفاندنیەوە دوو کەسە هێزەکانی ئیسڵاتی سوپای پاسداران هەرشیان کردووەتە سەر ماڵی سالار و حسین و هەموو کەلوپەلە شەخسیەکانیان زەوت کردووە. لە سێدارەزانی شارۆمەندێکی ئەفغانستانی لە زیندانی ئەسفەهان. بەیانی یەکشەممە 29 ڕەبەنجان حکمی عەزامی بەندکراوێکی خەڵکی ئەفغانستان بە ناوی ئەشرەف ئەکرەمۆڵڵا لە زیندانی دەستکردی ئەسفەهان جێبەجێکرا. ئەشرەف ئەکرەمۆڵڵا تەمەن 36 ساڵ و خەڵکی جەلالابادی ئەفغانستانە و پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەس دەست بەسەر و بە عەزام مەحکوم کرابوو. شانی باسەکە 14 ساڵ لەوەبەریش باوکی و بەندکراوە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە یەکێک لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا لە سێدارە درابوو. پشتڕاستکردنەوەی حکمی لە سەرکاردەرکردنی سارا سیاهپور شالاکی فەرهەنگیانی گیلان. بە پێی راپۆرتی شۆرای سنفی فەرهەنگیانیاران حکمی لە سەرکاردەرکردنی سارا سیاهپور ئەنجامی کانونی فەرهەنگیانی گیلان لە دادگای پێداچوونەوە پشتڕاستکراوەتەوە. شانی باسەکە پێشتر سارا سیاهپور بە تۆمەتەکانی چالاکی سنفی و پێداگری لەسەر مافە سنفیەکان، بەشداری لە ناڕزایەتی معالیمان، بڵاوکردنەوەی وێنەی بێحەجاب، بەشداری لە بزوستنەوەی ژنجیان ئازادی و پشتیوانی لە کەمپەینی شۆڕەشی ژینە بە 5 ساڵ زیندانی تەعەزیری مەحکوم کرابوو. گواستنەوەی ڕۆژنامەوانێک بۆ زیندانی ئەڤین. ڕۆحەڵڵا نەغەمی ڕۆژنامەوانی دژبەری ڕۆژیم کە پێشتر لەلایەن جادگای ئینقلابی تارانەوە بە 2 ساڵ زیندانی تەعەزیری مەحکوم کرابوو، ڕۆژی سێشەممە یەکی ڕەشەممە بۆ زیندانی ئەڤین گوازرایەوە. پەرتەو بۆرهانپور پارێزەری دادگۆستەری بە بڵاوکردنی ئەو هەواڵە نووسی حکمی 2 ساڵ زیندانی ڕۆحەڵڵا نەغەمی وێڕای بەرکەوتنی لێبوردنی گشتی ڕۆژی سێشەممە جێبەجێکرا. ئەو ڕۆژنامەوانە لە ڕۆتی ناڕزایەتیەکانی شۆڕەشی ژینە دەست بەسەر و لەلایەن لەقیبی 28 دادگای ئینقلابی تاران بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی بە 2 ساڵ زیندان و بە تۆمەتی تەبلیغ دەژوی نیزام بە 7 مانگ زیندانی دیکە مەحکوم کرا. هێرشی سایبەری بۆ سەر ماڵپەڕی دەستگای قەزای ڕەژیم. ڕۆژی سێشەممە یەکی ڕەشەممە گروپی عەداڵەتی عالی ڕایگەیاند کە هێرشی سایبەری کردووەتە سەر ماڵپەڕی دەستگای قەزای ڕەژیم و دەستی بەسەر ملیۆنان بەڵگەدا گرتووە.
گروپی عەداڵەتی عالی لە بەیاننامەیەکدا ئاماژە بە کاتی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی مەجلیس کردووە و ئەو بەڵگانەی سەلمێنەری هێمای ڕاستەقینەی کۆماری ئیسلامی ناوبردووە. ئەو گروپە بەڵێنی داوا کە لە جەهاتوویەکی نزیکدا هەموو ئەو بەڵگانە بۆ ڕایگەشتی ئاشکرا دەکات. دووە هەواڵ خۆپیشاندانی لایەنگرانی جولیان ئاسانج لە لەندەن. سەدان کەس لە لایەنگرانی جولیان ئاسانج داهێنەری ویکیلیکس ڕۆژی سەشەممە 1 ڕەشەمەی 1402 لە بەردەم دادگای باڵای بریتانیا لە شاری لەندەن کۆبوونەوە. بەپێ زانیاریەکان دادگای باڵای بریتانیا قەرارە سەبارەت بە ڕادەستکردنی جولیان ئاسانج بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕیار بدات هەر بۆ بوونەوە لایەنگرانی گەورەترین لە قاوزەری بەڵگەنهێنیەکان لە بەردەم دادگای باڵای بریتانیا لە لەندەن کۆبوونەوە تاکو ڕێگە لە ڕادەرزکردنی ئاسانج بە دەوڵەتی ئەمریکا بگرن. ئەگەر جولیان ئاسانج ڕادەستی ئەمریکا بکرێت حکومی زیندانی هەتاهەتایی بەسەردا دەسەپێنن. ناوبراو وەکو پاڵەوانی ملیۆنان کەس لە سەرانسەری جیهانی وایە پاڵەوانێکە بە ئاشکراکردنی هەزاران جنایەتی بەرپرسانی دەوڵەتی ئەمریکا لە عێراق، ئەفغانستان و هیتر بوو بە خۆشەویستی ملیۆنان کەس. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و ئاسوودە.